درود دەنێرین بۆ هەموو ڕۆژنامەنووسانەی کە ئێستا لە زیندانان بەداخەوە کە ڕۆژنامەنووسانە نابێت بگیرێت دەبێت بە یاسای ڕۆژنامەنووسی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە حکم بدرایان بەڵام بەداخەوە یاسا هەمومان دەزانین ئەم یاسایە لە دەستی کێیە لە دەستی ئەم دوو حزبەیە بەداخەوە ئەم دوو حزبێت بە دڵی خۆیان چۆنیان بوێت و لەگەڵ ڕۆژنامەنووسانە تعامل دەکەن ئەو یاسانە کە دەرچون کۆمەڵی یاسای جوانن بەڵام حکمی پێ ناکرێت لە دادگاکاندا تەنانەت ڕۆژنامەنووس کە لەم ڕۆژانەیە کە دەگیرێت بە یاسای بەکارهێنانی موبایل حکم دەدرێت لە کاتێکدا کە خۆی ئەندیگای سەردیگای ڕۆژنامەنووسانە و خۆی ڕۆژنامەنووسە کەچی بە یاسای تر مامەڵەی لەگەڵا دەکرێت ئەمە بۆ خۆی کارەساتە لەم ڕۆژەیە ئێمە دەبین هە لە سەرۆکایەتی حکوومەتەوە تا دەگاتە خوارەوە هەمووی پەیامی جوان جوان دەنێرن بەڵام ئێمە پەیامە جوانانەمان ناوێ ئێمە ئەمانەوێت بەکردار ئەمانەمان بۆ بسپێنین لە دادگاکانە بەکردار بتوانن پشتگیری و پاڵپشتی ڕۆژنامەنووسان بن بەداخەوە لەم ڕۆژەدا ئێمە ئەوە نابینین لە ماوەی ئەوە ساڵی حکوومەتی کوردیدا کە دروست بووە ئەمەمان نەبینیوە و تا ئێستاش نەمان بینەوە و ئێمە ئەمانەوێت لەم ڕۆژەیە ئەوە بڵین پەروەردەی هێزەکانتان بکەن کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسانان دەکرێت چونکە لە هەر خۆپیشاندانێکە لە هەر کارەساتێک کە لەم وڵاتە ڕوو دەدات لە هەر ئەگەرێک ڕوو دەدات ئەوەی کە یەکەم کەس کە باش دەدات ڕۆژنامەنووسەکەیە بە هەموو ڕۆژنامەنووسانەوە بە حیزبی و ناحیزبیەوە بە هەموویەوە یەکەم کەس کە دەگیرێت کە لێی دەدرێت کامیرەی دەشکێنە ڕۆژنامەنووسەکانن بەداخەوە دەبێ ئەم هێزانە پەروەردە بکرێنەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووساندا دەکەن